ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastexwe birrê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە بەرنامەی جۆگرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بێت و ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە، بەڵام هەر بەرنمەیەکی ڕادیۆیە و هیوادارم تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بن کە تەرخانە بە دوا ئەنجامە نافەرمیەکانی هەڵبژارنەکانی شارەوانی تورکیا کە ڕۆژی یەکشەممە لە وڵاتە بەڕێوەچوون و پارتی دەسەڵاتداری ئەکەپەی سەرۆکوەزیری بەگیر و گرفت ڕەجەب تەیب ئەردۆغان بە جیاوازێکی زۆر لە پێشەوەیە هەرچەند ژمارەیەکیش ناڕازی بوون لەسەر ئەنجامی هەڵبژارنەکان هەروە بەرە و زیادبوون دەڕواتوو لە هێندێک حاڵەتان تونند و تیژیش کەوتۆتەوە لە نێوان لایەنەکان. بۆ ئەمە بەستە ژمارەیەک ڕۆژنامەوان و شارەزامان بانکردوون تا بزانێ بۆ چوونی ئەوان لەسەر ئەنجامەکان و شێوازی بەڕێوەچوونی هەڵبژارنەکان چین. پشکۆ شەمسی شارەزای ماف لە سویسرا کە ئێستا لە دیار بکرا و چاودێری ئەندامی دەستەی چاودێری نێونەتەوەی هەڵبژارنەکان بوو و هەروەها هیوا گوڵ محەممەدی ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لە سوێد دەگەڵماندایە و هەروەها فەیسل سەری یاڵدز ئەندامی پەرلەمانی تورکیا لە فراکسیۆنی بەدەپە و هەروەها پەیامنێرمان لە دیاربەکر خەدیجان فارقین لە ماوەی ئەم بەرنامەیە لەگەڵماندا دەبن. هەڵبەتە لە چەند ڕۆژانی ڕابردوو بە تەنانەدە ڕۆژ گرفتی تەلەفۆنمان هەیە بۆ ناو تورکیا، هیوادارم بتوانین هەمویان بێنینە سەرخەت. بەڕێز پشکۆ شەمسی با بە جەنابتەوە دەست پێ بکەم، زۆر بە خێراتی بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاس بۆیەوە. بەڵێ کاک پشکۆ ئەگە دەکرێت جەنابت باسی شێوازی بەڕێوەچوونەکە بکەی، بە خۆ دەزانێت تا ئێستا ئەنجام نافەرمینە، بەڵام وەکو چاودێرێک ئەو هەڵبژارنانە چۆن دەنرخێنی بەڕێوەچوونەکەیان؟ بەڵێ ئێمە وەکو دەستەیەکی مافناس دیارە وەکو چاودێری نێونەتەوەیی چوو بووین بۆ هەرێمە سنووریەکانی وەکو جێران پناڕەکەدا و هەروەها سروج لەوێ بە تایبەتی لەو لە بنکەکانی دەنگدان لەوێت کاریگەری شەڕی سووریا زۆر بوو لەسەر بەڕێوەچوونی دەنگدان، هەرچەندە مەسەن ئەوە هەڵبژاردنێکی هەرێمیە، بەڵام کاریگەری ئاستی نێودەوڵەتی و هەرێمی زۆر زۆر بەرچاو بوو، جا بە تایبەتی لەسەر مەسەلەی شەڕی سووریا کە بێت و هەر تاوەستر دەبێتەوە. دیارە لە باکراوندیشدا شەڕەکانی نێوانی ئاکێپێ و بزوتنەوەی مەسەن فەتحوڵەگرانیش هەبوو و پێواژۆی ئاشتیش کە لێرە ڕاگەیاندراوە بۆ تقریباً ساڵێک کە بەردەوامە ئەوەش هەبوو. بەس بەنیسبەت ئەو هەرێمانەوە کە ئێستاش لە سەرەکان جەیلان کنار زۆرێک لە شەڕکرددانەکان ئێستا لێرە قەومن، ئەوێش چەند شارۆچکەیەکی زۆر استراتێژین بۆ ساڵی داهاتوو، چونکە هەر ئێتوو کە شەڕی سووریا بەرەو باکووری ئەم وڵاتە ئەچێ واتە بێتە سنوورەکانی باشووری تورکیا کە هەرێمەکانی ڕۆژاوای کوردستانیش لەوێن و ئەم شارۆچکە زۆر مهمن هەم بۆ ئاکێپێ و دەوڵەتی تورکیا زۆر گرنگن، هەم بۆ یعنی کوردەکان زۆر گرنگن و بۆ عەرەبەکانیش کە بەنیشتەجێی ئەم هەرێمانان ئیورفاوە بۆ مەسەن ڕەها کە بڵێن لەباری ئابووریەوە فایدەیەکی زۆرەگرن لەو هەرێمەیە، چونکە ئێستا شەڕە قاچاقچێتی و تجارەتی بینی ئەم دوو سنوورە زۆر لەبۆتەوە. هەر بۆیش ئێمە کە چاودێریمانە کرد زۆرمان لە بنکەکان زۆر ئەوەمانە دەبینی کە ئەم چوارچێوەیە زۆر ینی لەژێر کاریگەری ئەم چوارچێوەیە. بەڵێ کاک پشکۆ ئەگەر دەکرێت جەنابەت زیاتر باس بکەی کە دەنگدەران لەسەر وەکو لە تێگەشتنی جەنابەتەوە لەسەر چ بنەمایەکەوە زیاتر دەنجیان دەدا؟ ئایا تەنها پرۆسەی ئاشتیا و دەستێنانی مافی زۆرتر بۆ کوردەکانە لەسەر باشترکردنی بار و گوزەرانی ئابووریانە ینی چۆنە؟ وەڵا ئەو کێشەی یعنی هەنێتەوەی کورد و مەسەن بەدەپێک حیزبێکی کوردی هەناسرا زۆر گرنگ بوو بەلایەنەوە بە تایبەتی لەم هەرێمانە، چونکە ئەم هەرێمانەی ئورفا و ڕەها لەباری ئەتنیکیشەوە زۆر تێکەڵاوە، هەم عەرەبی لێ هەم هەندێک ینی تورکی لێ و کوردیش لەوێ هەن، لەبەرەوە مەسەن لەگەڵ دیاربەکر و ئامێد زۆر جودایە. بەڵام ئەو شتانی کە ئێمە چاودێریمان کرد وەکو شتی یعنی تایبەت ئەوە بوو کە لە بنکەکانە زۆرێک لەو بەرپرسانەی بنکەکان
کارمەندی ینی کارمەندی دەوڵەت بوون بەس بە تەرەفداری AKP هەناسران و ئەوانەش دەخالەتیان زۆرە کرد لە دەنگدانی تاکە کەسەکان بەتایبەتی ئەو تاکە کەسانەی کە بە عمر بوون و ئەو کەسانەی کە زۆرێک بوون کە تورکیان نازانن چونکە لە وەختی خۆیان لە مەکتەبی تورکیا نەبوون ئەوانە دەخالەتیان دەکرد مداخلەیان لە خودی دەنگدانەکە و هەروەهاش پۆلیسی مەسەلەن پۆلیس بەچەکەوە کە بەپێی قانونی نابێت زۆر نزیک بن لە بنکەی دەنگدان بۆ خۆیان هەم لەوێ بوون هەم جاری وا هەبوو ئەچوونە ناو بنکەکەوە و لە یەک دوو گوندیش وا هەبوو کە ئەسڵەن عەسکەر و ژاندەرمە بۆ خۆیان کەوتبوونە نێو بنکەی دەنگدانەوە و ئەوەش بۆ خۆی هەوایەکی تۆزێکی مەترسیدار و ترسناک دروست دەکات لای دەنگدەرانەوە بەڵام ئەوە تا سەعات 4 بوو دوای سەعات 4 ئێوارە ئەو دەم کە دەنگەکان ئەژمار ئەو دەم بوو کە زۆرێک لەو ساختەکاری وەتەسبیر دەنگەکان ئەو دەم ڕوویاندا چونکە ئەو دەم زۆر وا هەبوو کە ئیتر پۆلیس و هەم ئەمنیەت و تەرەفدارانی ئەوان هەڵیان ئەکوتایە سەر بنکەی کاکشکۆ زیاتر پرسیارم دەبێت دڵنیا بۆ جەنابەت بەڵام باستا چەند پرسیارە گارەسەی بەڕێز فەیسەل سەر یەڵدز ئەندامی پەرلەمانی تورکیا لە لیستی بەدەپە بکەین کاک فەیسەل ئەم کاتت بەخێر مرحبا کاک فەیسەل بەڵێ کاک فەیسەل جەنابتی بەڵێ زۆر سپاس کاک فەیسەل پێم خۆش بوو جەنابەت وەکو ئەندامێکی دیارە باڵای بەدەپە نەڕینی خۆت بێژی بۆ ئێمە سەبارەت بەو دەستکەوتانەی کە بۆ بەدەپە دروست بوون لەم هەڵبژارنانەی خۆجەییدا جەنابەت چەندە وەکو دەڵەن چاوەڕوانی دەکرد ئەوە بە باشتر بە یان پێتان خۆشە هەڵبەتە دەزان پێتان خۆشە بەڵام چاوەڕوانی ئەوەتان دەکرد کە دەستکەوتی زیاترتان هەبێتن ینی چۆنی لێک دەدەیەوە فەرموو بله هونجی بزنم هونجی شوپین هلبجارتنه شو خود هلیست گورا هلبجارتنه باره مدنگ خود زده کرن هر و ها شارداری دست مده هجمار آوان نزی بەڕێز فەیسەل سەر یەڵدز دیارە دەنجی جەنابتمان لەدەست داوە هیوادارم بگەڕێنەوە سەرخەت دەرهێنەرانی بەرنامە هەوڵ دەدەن زۆر سپاس دەکەم لە هەمان دەم ڕوودا سوێی دەکەین ڕۆژنامەوان هیوا گوڵ محەممەدی لەگەڵمانە کاکیوە جەنابشت بەخێر بێ بە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان زۆر سپاس ماندوو نەبن زۆر مەمنون کاکیوە لێکدانەوەی جەنابەت چییە وەک چاودێرێکی سیاسی بۆ خۆ دەزانی کوتیان زۆر کەس لەو باوەڕدا بوون کە ئەم هەڵبژارنانە ڕفراندۆمە لەسەر سەرۆکوەزیر ڕەجەب تایب ئەردۆغان کە زۆر گرفتی ڕوبەڕووبوونەیەکیان لەوان دیارە تێوەگڵانی ژمارەك لە کاربەدەستانی باڵای ئاک پارتی لە گەندەڵی جەنابەت خوێندنەوە چییە لە ئەنجامەکان ئەمە پێم وایە ئەو کارەساتەی یا ئەو کێشەی گەندەڵیەی کە بەڕێز ئەردۆغان ڕوبەڕووی بوویەوە لە ساڵی ڕابردوودا و هەروەها لە ئەم ساڵدا ئەگەر ئەو هەڵوێستانەی سەبارەت بە ئاشتی و هەروەها ئەو چاوەڕوانیانەی گەلانی تورکیا بۆ ئاشتی نەبوایەت وەکو حکوومەتەکانی دیکە وەکو چیلەر و وەکو ئەوانی دیکە ئەمن چاوەڕوان بووم کە بڕوخێت یا خەڵک دەنگی پێ نەدەن بەڵام لەوە دەچێت خەڵک لەوە زیاتر کە سەرنج بدەنە سەر کێشە ناوخۆییەکان یان کێشەی دەوڵەتی شارەوە و دەوڵەتی یاسایی لە تورکیەدا زیاتر سەرنج دەدەنە سەر ئەو گۆڕانکاریانەی کە دەبێت لە تورکیەدا بکرێ و تورکیا ئیتر چاوەڕوانی ئەوەیە کە ئاشتی بەڕاستی بێتە ئاراوە و ئاشتیەکی وا بێت کە ئەو پێشکەوتنەی کە تورکیا لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوودا هەیبووە بەردەوام بێت و لە پێنا و لە پەنا ئاشتیدا گەلانی تورکیا بتوانن هەم لەباری ئابووری لەباری سیاسی کولتوری و ناونەتەوەیەوە قازانجێکی زیاتر بکەن بەڵێ پەیامنێرمان خەدیجان فارقین لەسەر هێلی خەتە خەدیجان تب خێراتی بۆ بەرنامە خەدیجان دەزانی لە راپۆرتی ئەوڕۆکە بۆ ناربووین باسیەوە دەکرد کە هێندێک ناڕزایەتی هەیە لە ئەنجامی هەڵبژارنەکان دەکرێت جەنابەت باس بکەین لە چ شوێنێکان بە تایبەتی ئەو ناڕزایانە دروست بوونە بتایبەتی وەکی مەدرراپۆرتێک دەستنیشان کردبوو هەرێمێ هینجیان دەربارەی ئەنجام هەڵبژاردنێدا ئیتراز هەنێ مەسەلەن هینجیان یانێ ڕقامی دیارە
ئەو پەیوەندیشمان نەماوە بەڵام دەگەڕێنەوە لای بەڕێز پشکۆ شەمسی شارەزای حقوق کە چاودێرێکی نێونەتەوەیی بوو بەسەر هەڵبژارنەکاندا. کاک پشکۆ جەنابەت ئەو شکایەت و ناڕەزایەتیانەی دەکرێن بە شێوەیەکن ینی وەکو دەڵێن دەبێ بە پرۆسەیەکی تایبەتیدا تێپەڕن ئایا ئەنجامەکان جارێ ڕناگیرێن ئەگەر هاتوو زۆر ناڕەزایەتێکی گەورە دروست بوو یانی چەندە جددینە کە جیاوازی بێن نەدی لە ئەنجامی هەڵبژارنەکاندا. هەندێک لەو ناوچانە زۆر جددی و هەروەش بووە کە ئەم ناڕەزایەتی و وەخۆ پیشاندان و بەرەنگاربوونەوەی بینی خۆپیشاندەران و وە پۆلیسی دەوڵەتی تورکی لێرە لێکەوتۆتەوە. ئەمانە زۆر گرنگن و لە زۆر گوێش لە زۆر جێگاش هەتا هەم BDP هەم AKPش لە هەندێک جێگا و JHP و حیزبەکانی تریش هینیان تۆمار کردووە ئەوەیان تۆمار کردووە کە ناڕەزایەتیان نیشانداوە و داوایان کردووە کە دەنگەکان لە نوێوە بژمێردرێن. بەڵام ئەوەی کە باسمان کرد کە دوای سەعات 4 کە مۆڵەتی دەنگدان کۆتایی پێهات ئەو دەم بوو کە لە زۆر شوێن هەم کارەبایان بڕی بوو هەم هەڵیان کوتا بووە سەر بنکەی دەنگدان و لە زۆر شوێنیش دەنگی تەسویران خستبووە ناو سندوقی دەنگدانەوە و ئەوە بوو کە ناڕەزایەتێکی زۆری لێکەوتبووە چونکە خەڵکیان کورد دەنگی ئێمەیان دزیوە و ئەو دەنگانەش هەندێکیان لە شوێنی دیکە بەدۆزی بوویانەوە کە فڕیاندا بوون. لەبەر ئەوە ئەمە هەستێکی زۆر ناخۆشی لای خەڵک دروست کرد و هەستیان بەوە کرد کە دەوڵەت و هەم AKPش وەکو حیزبێکی کە ناو حکوومەتایە یانوت ئەوانە پێشکاری لە مافەکانی کورد دەکەن و زۆر شتیش لێرە لەم هەڵبژاردنەیە گرەیانەداوە بە مەسەلەی کورد لەم هەرێمە کە BDP وەکو حیزبی ینی کوردستان و حیزبی ئاشتی کوردستان دەهات حسابی بۆکرا و بەم بینی حتا ئەوانەیە دەنگی ینی بۆ خۆیان کوردن و دەنگی خۆیانەدا بە AKP ئێمەش ینی کوردین نەکو بڵێ مەسەن تەنیا BDP وەکو حیزبێکی مەسەن کوردی ناسراوە بەس ئێمەش کوردین ئەوانیشیان مەسەن بناسن ئەمانە گرنگ بوون بەس لە بۆ تەزویر و بۆ شتانە زۆر حساسیتێکی دروست کرد بوو جا بەتایبەتیش لەم هەرێمانەی سەر سنوور ئێمە بینیمان کە ئەمڕۆ بوو یا بەدوێشەوە بوو کە کێژێکێوە مەسەن پێکێکێ بەیانێکیان دەنگ کرد کە باسییان لەوە کرد کە دەوڵەتی تورک و AKP هەوێ سەرەکانی واتە جەیلەمپنار وەکو بنکەیەک بۆ چەکدارەکانی ئەرنووسرا بەکاربێنێ و وەداعش کە لەم بەری سنوورن یعنی زۆر حساسە ئەمە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز فەیسەل سەر یێڵدز گەڕاوەتەوە سەرخەت. کاک فەیسەل باسی ئەومان دەکرد کە لە لای ئێوە ئەم هەڵبژارنانە چەندە گرنگی هەیە وایە چاوەڕوانی ئەوتان دەکریان پێتان خۆش بوو زیاتر بە دەکرێت جەناب سرنجەکانی خۆت دەربڕی فەرموو. بەڵێ سەریدانێ بەژنی گەلێ مە بڕۆخەکێ ڕۆخێکی سەفەربەریە تەبلیغی پێواژوی بوو ئەمش بۆ یەکی گەلێ خۆتە سلااو دکن ڕێز و حرمەت زۆر بەداخەوە دیارە دیسان پەیوەندەکە نەما خەدیجان لەسەر خەتە هیوادارم خەدیجان بتوانێتن بەشداریی زیاتر بکات. خەدیجان فەرموو وای لە هادیدی لە پرسیارەکان دەست هەڵدەگرین فەرموو تەلەفۆنی تورکی باندێ من داویچ ماوقع خود ببن لێ هاوکمە گۆتە یعنی ئەو مەسەلا نەڕازبینن دەنگدانێ هەردوو چێ زێدەتر بە یعنی پشتی ڕۆژە پێشی ئەنجام هەڵبژاردن دیار بکە خۆشیەک مەزن چێ بوو کە دگوتن لە هەرێمێ تدی پارتیاشتی دموکراسی پێشێ و دەربارەی ئەودا لە هەرێمێ تو ئالۆزیەکیژی پێش دەرنەکێت لێ چند ڕۆژە لەسەر هەفتوو لە ئەنجاماتی ئیتراسکردن دەگەل و فەرقێک مەزنجی هەیە ناوبەرە مەسەلا دەنگێن AKP و BDPدا دیساژی هەر جارێ ئەم بێژن لەگەلێک ناوچەیان ئیترازم زیرانگە چێت بوون ئەژ سەدەما ئالۆزیە هەری داوی ئیرۆ دیسا لە دیار بکرێژ ناوچە ئەرغانێ و چنارێژێ بربژارێن پارتیەدا و پێشەبرنی ئیتراسکردنە دەگەل و لێدەرێ BDP بفەرقێک مەزن لە هەردوو جیاشی دەنگی والتێ دەبوون یعنی ئەv dikê
هيك حضور فيزيكي يعني نخوشيكي تشد بدنا خلقي دا ديت همان دمدا يعني ودوجي جيناب ناري همان على تمام تك يرو مثلا سر تورن جواكي هن فيديو هات ملاف كرن كونشان ده بوسلاين دنگان يعني وكان دنگاويتن چا هات نشوتاندن البته واناجي دكن كو ببي رنگي نرازبنك مازنجي تشبه وزت سدم على زيك نيكاي لي مخابن جراي حكومه دا حتى انا في حتى بقابجي جبوكو اف على زياج نخوشي تبي نظم ترببن تداخينيك مهاته لسر هدو مديدكو بده بيشي وكجي داخياني ددن داكو خدي دنگ خدر كبن خلق اجبركو او دبشن دوي باريزنكو اف دوباره كرن سي باره كرن بلا سدما استديهن هيلو دسيان وسا خويا كو وان روجن بيشيامه بيرن بيرنگي دوام بكن هر روجه هر جيك اجاز بن دبن نخوشي وخبشاندان جيزه دبن والحاصل امل بندن كلام بنرن بتشاوي انجب له هديه ما اوكو يعني روجكتريا روجكي ارامي بسر بكذا وبيرن بيرنجي ان خوشي نقومن بله خدزانت که هر دگلمان بمینه و رودا لای برس هوا گل محمدی دکین کاکی و دکری جنابد او انزمانه چون لگ داده و سبارد با پاشروجی اوی پیدا گوتر پروسی آشتی نوان کردکان و هر وها حکومتی سرگ وزیر رجب طیب اردوغان هیچ دستبالایشی دادت بدپا هندگ کس آوانی دیار رخنگری بدپنه دلن اوی که اک پارتی دنجی هنا و تو بتایبتی لنا و کردنشی نکان نشانی اوی که خلق که آونده او پیامی بدپا بو اتونومیان بو هر مافشی زیادتر و گورتر داوای دکن دگلو دانه بونا بلکو لوانه دگل اک پارتی بو هندگ مسئله دیکه مثلا بو باری آبوری بن یان بو هروی که دان هیتن اک پارتی هر با دستلاتی یکمی لدزدابه لولات اگر ما شاول روشی باکوری کردستان کن و هر وا شاول روشی ترکیه بگشتی کن بگمان او ناحقیه لبدپه دکری و ناحقیه که لانجامی او هلوجاردنه دکری اگر بلن بدپه سرکوتونه بو یا بدپه هوکار بو که خلق دنگ با آک پارتی بده اما دبینین آک پارتی یا حزبکی برز اردوغان لباکوری کردستان دا زور پاشک شکر و چندین شاری لدز دا و چندین ناوچه لدز دا و بدپا نو پارێزگار و کردیەتی 11 پارێزگار لە 99 شارەداری و کردیەتە نزیکی 115 شارەداری نیشانەوە کە پێشکەوتن هەبووە لە هێندێک شوێندا دەنگەکان دووسێ لە سەدا دووسێ دابەزی و ڕاستە بەڵام لە شوێنی دیکەدا لە سەدا 20-25 دەنگی زیاتری بەدەستێناوە کەوا بوو دەتوانین ئەنجامی ئەڵبژاردنەکە وەکو ڕێکخراندۆمێک لە تورکیا و لە کوردستاندا بەناو بکەین لە کوردستاندا بۆ بەدەپە لە تورکیەش بۆ ئاک پارتی کە من پێم وایە بەدەپە بەو ئیمکاناتە کەمەوە بۆی کە 12,000 کادر و ئەندامی چالاکی بەدەپۆ ڕۆژنامەوان ئێستا لە زیندانەکانی تورکیەدان و لەم هەڵبژاردنەدا ئەتوانی دەورێکی کاریگەریان هەبێت و هەروەها شارەداری وا هەیە هەر چەند ڕۆژ بەر لە هەڵبژاردنەکان یا چەند مانگ بەر لە هەڵبژاردنەکان ئازاد بووە بەردەوام لە زیندانە بوون بەڵام دیسان ئەنجامیان وەرگرت تورکیەش ئەنجامی وەرگرت ئەک پارتیش لە تورکیا ئەنجامی وەرگرت ئێستا دەمێنێتەوە سەرەوەی کە ئەو ئەنجامەی کە وەریان گرتووە چۆن بەکاری دێنن ئایا دەوڵەتی تورکیا ئایا بەڕێز ئەردۆغان و حکوومەتەکەی چەند نیازێکیان هەیە لەمێ و بەدووە بەو ئەنجامەی کە وەریان گرتووە ئایا دەیانەوێت بەردەوام بن لە چارەسەرکردن یان دەیانەوێت ئەو هێزەیان بەکار بێنن بە شێوەیەکی دیکە و لێرەدایە کە دەبێت چاوەڕوان بین دەنا ئەوەی کە بەدەپە ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵک دەنگ بە ئاک پارتی بدەن بێگومان بەدەپە کە درێژکراوەی حزب قەدەغەکراوەکانی دیکەی کوردیە سەردەمانێک بوو کە هەر لەو شوێنانە نزیک بە 10 شارەداریان بەدەست دەهێنا بەڵام هێدی هەتا 99 شارەداری هاتوۆتە سەد نیشانەیە کە ئەم پێشکەوتنە بەردەوام بوو بەدەپە توانیوێتی کاریگەری هەبێت بەڵام دیسانیش ئەوەمان لە بەرچاو بێت کە 15 ملیۆن کورد ئەگەر لە باکووری کوردستاندا هەبێت ئەم 15 ملیۆن کوردە لەوە دەچێت تەنیا 4 ملیۆنی خاوەنداریەتی لە خۆی کرد بێت ئەوانی دیکە چاویان لە دەستی ئەموو ئەوی دیکەیە کە ئەوەش جێگەی داخەوە ئەوەش جێگەی پرسیاری دیکەیە کە ڕەنگە لەم بەرنامەدا جێگەی نەبێ مەباسی لێ بەڵێ ئەلبەتە لەوانەیە هۆکاری تەمەنیش بێتن ئەوانەی کوردەکانن کە ئایا تەمەنیان بۆ مافی دەنگدانیان هەیە یان نە ئەوەش نازانین چونکی لەوانەیە ئەوەش بۆ خۆ دەزانی هۆکارێک بێتن ئەمەش خۆی هۆکارەکی گرنگە دیارە خەجیجان فارخینیش پەیوەندەکەی پسرا لەگەڵماندا نەماوە بەڕێز پشکۆ شەمسی پێم خۆش بوو جەنابەت باسی ئەوە بکەی کە
بەگشتی هەڵبژارنەکان وەکو دەڵێن چڕێن پێشنیازێکت هەیە بۆ هەڵبژارنەکانی داهاتوو چونکی تورکیا دوو هەڵبژارنی گرنگی دیشی لەبەرە هەڵبژارنی سەرۆکایەتی هەر لەم ساڵ و هەڵبژارنی پەرلەمانی لە ساڵی داهاتوو دەکرێتن ینی بەو شێوەیە کە باسیش کرا ئایا پێویستی بە چاودێری نێونەتەوەی زیاتر هەیە لە ئێستا کە تورکیا بە قۆناغەکی زۆر حساسدا تێدەپەڕێت چاودێری زۆر پێویستە چونکە ئەو یانێکی ئێمە سەرمانەکردن ئەگەیشتینە ئەوێ بەرخورد وە هەڵسوکەوتی بەرپرسانی بنکەکان لەگەڵ هاوڵاتیان زۆرە ئەگۆڕدرا ئەگەر ئەیانزانی کە چاودێریەکی لە دەرەوە لە ئەوروپا پێ لە شوێنێکی ترەوە بێ کەکەن چاودێریەک هەیە ئەمە 100% حتا وا بوو کە ئەسکەر وە ژاندەرمەش ئەگەر ئێمە ئاتی مثلا گوندێک کە ئەوان چوو بوونە نێو بنکەی هەرنگانەوە پێش ئەوەی کە ئێمە بگەین یا هەر کاتێک ئێمە گەیشتێنەوە ئەوان دەرەکەوتن و خوانە کشاندەوە لەبێت ئێمە تەسیرێکی خۆی هەیە ئەم هەڵبژارن هەرزانەش شتێکی وانێک کەتن ئێستا بێوەکو ئەو ژامەشتان پێکرد هەم هەڵبژارنی سەرۆکۆماری هەیە هەم هەڵبژارنی پەرلەمانی و ئەو هەڵبژارنانەش لە چوارچێوەیەکە جێگرن کە ئێستا وڵاتی ناوەڕاست بەگشتی لە ئاڵوگۆڕێکی زۆر قوڵدا هەیە و کوردیش لەم سەردەمەیە دەرفەتێکی مێژووی ینی بۆ خۆی بینێ کە بگاتە مافەڕەواکانی کە بەدەیان ساڵە و 100 ساڵە تقریباً خەباتوەکە ئەم هەستەش ئەم چوارچێوەیەش لێرە زۆر ینی بەرچاوە ئەیبینی هەم لە دیاربکر ئەیبینی هەم لە ناوچەکانی ترا و ئەوەش ئەبینی کە زۆرێک ئێستا کورد زۆر مەسنتێکا ئێستا ینی کوردی زۆر هەیە کە لە ڕۆژاوە هاتوون ئێرە یا گەڕێنەوە و کوردی باکووری کوردستانیش بەتایبەت هەرێم گۆرفا ئێستا بە ئێش و ئەو شەڕی کە ئێستا کە مەسەن لە ڕۆژاوای کوردستان و لە سەر سنووری ئەوان لە کۆبانیا قەومێ زۆر پێ حساسن و دڵیان پێشێ و زۆریان باسییان لەوە کرد کە ئێمە ئەبێ ئەو شارانە سەبەرینەوە بۆی کە بتوانین زیاتر هاوکار بین بۆ ڕەکەمان لەو سنوورە لەبەرەوە ئەم چەند هەم ئەم ساڵ و هەم ساڵی داهاتوو خودی بەڕێوەچوونی پرۆسەی ئاشتیش زۆر گرنگە و زۆر کەس باسی ئەکەن و هەوایەکی نوێی فۆقاندوە بەڕاستی لێرە کە زۆر کەس لێرە ئیتر پێیان وایە وەختیەوە هەیە سەرێک هەبێت بۆ مەسەلەی کورد و دەوڵەتی شواکی پێش بەدایەتی لە مزاکراتدا زۆر جدی بێ و هەنگاو بنێتەوە چونکە ئێستا هەموو کەس چاوەڕوانی ئەوەن کە دوای هەڵبژاردنەکان هەنگاوی ئاکێ چی ئەبێت و هەنگاوی ئایا قانونیە نێتەوە کە ئیتر لە چوارچێوەیەکی قانونیە مزاکرە بەڕێوەبا و ئاڵوگۆڕ و ڕەفۆرمی خۆی لە دەستوری تورکیا ئاشکرا بکات. بەڵێ بەڕێز هیواگوڵ محەممەدی دیارە خەجیجان لەسەر خەت نەماوە بەڵام زووتر راپۆرتێکی بۆ نردبووین کە بە پێی راپۆرتەکەی 19 میلیۆن زیاتر خەڵک دەنجیان باکەپەداوە دوایوی جەهەپە 11 میلیۆن زیاتر و مەهەپە 7 میلیۆن زیاتر ئەلبەتە تا ئێستا پارتی ئاشتی و دموکراسی بەدەپە 2 میلیۆن زیاتر دەنجیان هێناوەتەوە جەنابەت دەکرێت باسی ڕۆڵی پارتەکانی وەکو جەهەپە و مەهەپە بکەی لە وەکو پارتی ئۆپۆزیسیۆن ئەوانە چ کاریگەریان دەبێتن بەسەر وەکو هەڵبژارنەکانی داهاتوودا لە تورکیا و بە تایبەتی کێشەی کورد زۆر کەس هەر پێیان خۆشە هەر نەبێت بەو هەمە کەم و کوڕیانەی کە لەوانەیە ئەک پارتی هەی بێت بەڵام هەر ئەو لەسەر دەسەڵات بمێنیتەوە پارتە تا ئەوانەی تر بۆ ئەوی نەوکو پرۆسەی ئاشتی کە لە تورکیا لەسەرخۆی بەردەوامە دەمەترسی بکەوێت. بێگومان ئەو پرۆسەی ئاشتیە بە گۆڕانکاری لە حکوومەتدا لەوە ناشێت گۆڕانکاریەکی جدی وە خۆیەوە ببینێت چونکە تەی تورکیا مەحکومیەوەیە کە ئەو چارەسەریە پێش بخات بەڵام ئەوەی کە جەهەپە و مەهەپە چه کاریگەریەکیان دەبێت بێگومان ئەوان خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزان بە پێچەوانەی حکوومەت ئەوان هەڵسوکەوت دەکەن و ئەوەی کە حکوومەت باسی ئاشتی دەکەون بە پێچەوانەکەی هەڵسوکەوت دەکەن بەڵام ئێستا لە قسەکانی سەرۆکی جەهەپەدا کلیژدار ئۆغڵو دەڵێت ئێمە لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا ئۆپۆزیسیۆن هەوڵ دەدەین بە یەک کاندید بەشداری بکەین و ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەوان هەموو هێزی خۆیان دەکەنە کار کە دژی ئاکەپە بوەستنەوە و بێگومان لە زۆر حاڵەتیشدا دەڵێن هەموو ئۆپۆزیسیۆن یا جەهەپە و مەهەپە و لایەنەکانی دیکە دەیانەوێت دژی ئاکەپە دەوەستنەوە یانە دژی چارەسەری ئاشتیش دەوەستنەوە بەڵام لە هێندی حاڵەتیشدا بووە کە
جەحەفە بە ئاشکرا باسی ئاشتی کردەوە دەڵێت ئاکپارتی ناتوانێت چارەسەری ئاشتی بکات لە تورکیادا ئەوە ئێمە دەتوانین چارەسەری بکەین بەڵام لە هەر حاڵدا تایسەن یاسپاکی خۆیان نیشان نەداوە جەحەفە و مەهەپە هەر ئەو ڕۆڵەی دەگەڕن کە لە ساڵەکانی ڕابردوودا گەڕاویانەوە لە ئەو ماوەیەشدا کە ئەوان حکوومەتیان بەدەستەوە بووە یان دەسەڵاتیان بەدەستەوە بووە دیتومانە کە تورکیا ڕەوشێکی باشی نەبووە ڕەوشێکی ئارامی نەبووە و بە هیچ شێوەیەک مافەکانی مرۆڤ نەپارێزراون بۆیە من پێم وانییە ڕۆڵێکی باشیان هەبێت لە هەڵبژاردنەکانی داهاتوشدا هەموو هەوڵێک دەدەن کە لە بەرابەر ئاکەپەدا هێزی خۆیان زیاتر یەک بکەن و زیاتر لێک نزیک بنەوە بە بەرنامە و پرۆژەی هاوبەشەوە بەشداری بکەن. بەڵێ بەرز پشک و شەمسی دیارە ئەو سەرکەوتنانە گرنگ بوون بۆ ڕەجەب تەیب ئەردوغان بەڵام ئایا بۆمانەیە کە بەڕێز ڕەجەب تەیب ئەردوغان ڕزگاری بۆ لەو گرفتانەی کە ڕوبەڕوویتی و لە پێش ڕوویتی وەڵام لێرەوە خەڵک یەن چاوەڕانی دەوایانە کرد کە بەگشتی گەلی تورکیا ئەو ژمارەدەنگن نەدەن بە بەردوغان یەن چاوەڕانی وایانە کرد کە دوای سگێزی و دوای ئەو هەموو گەندەڵیەک دەرکەوتبوو و سفەتی ڕاستی ئافریقی بڕاستی تر بوو هەموو کەس ئاشکرا بوو پێیان وا بوو کە ئەو بەو ڕێژەیە دەنگ ناهێنن بەڵام کەوا بوو دیارە ئەوان لێرە لە کوردستان ئێمە ڕاستی خەتێکی جیاواز هەیە چونکە هەڵبژاردنەکان یعنی دیارە لە ئاستی تورکیان بەڵام زۆر گرێدراوی ئەوەن چ بەنسبەت کوردەوە چێ دەرەکەوێت ینی بەنسبەت کوردەوە چه ئەنجامێکی ئەبێ ئەوەش لەلایەکی ترەوەی تر پەیوەندی بەهینەوە هەیە بە پرۆسی ئاشتیەوە هەیە دیارە خەڵک لێرە هەندێکیش هەن کە زۆر گەشتبی ئیمکانوانەیە کە دەوڵەتی تورکیا واکێ ئەو هەنگاوە جدیانە بنێتەوە کە مافی کورد و ئازادەکانی کورد مسۆگەر بکەن لەبەر ئەوە خەڵکی وەکو پێش ئاماژەم پێ کرد چاوەڕێی ئەوان کە بزانن تاکێتێ و دەوڵەتی یەنی تورکیا لەم کاتە نزیکانەیە چه هەنگارێک ئەنێنەوە زۆر شتیش هەموو مەسەن ئێستا لە دەنگدانە مەسەن باسی زۆر کراوە لە ناونەتەوەییدا لەسەر زمانی کوردی و ناساندنی زمانی کوردی واکێ پێ بەڕواڵەت چه هەنگارێکی ناوەتەوە کە ئەوەی بەوە لە فەڵەمداوە کە ئێستا تر مافی مەسەن زمانی وەدایکی لە تورکیا مسۆگەر کراوە و بۆ کوردیش زمانی کوردی هەیە بەڵام لە زۆربەی بنکەی مەسەن دەنگدانەکانی کە ئێمە چوین ئەو کەسانی کە بەعمر بوون بە تورکیان نازانی مافی ئەویان کەس لەوێ نەبوو کە بە زمانی کوردی بۆیان ینی ڕوون بکاتەوە کە چۆن دەنگدان لەبەر ئەوە محتاجی ئەوە بوون کە ئەو کەسێک کە لەوێ کە بەرپرسی یعنی سندوقی دەنگدانەکان بوو کە بە تورکی ینی بۆیان بڵێ واقعیان نەبوو کە خسمێکی خۆشیان لەگەڵیان بێت بۆ ئەوێ پشت پەردەکەوە ئەمە بۆ خۆی یعنی کێشەی زۆری دەرەخست هەتا لە جێیەکە تر ئەو وا بوو کە ئەم کەسە بە زمانی تورکی بۆیە خوێندەوە ئەویش بوو بڵێ زمانی کوردی زمانی تورکی فلان پارتی ئەو هەرەیوت کورمانش پارتی کورد پارتی یعنی وت حیزب کوردیەکەم زۆر سپاس کاک پشکۆی وابزانام دقەیەکمان ماوە با کاکیوا بێ بە یارمەتی جەنابەت کاکیوا دواوتەی جەنابەت تکایە لە یەک دقە بەڵێ سپاس ئەنجامی هەڵبژاردنەکان بە هەموو ئەو کێشانەوە کە هەیەی کە زۆربەی هەڵبژاردنەکان حتا لە وڵاتە زۆر دموکراتیکەکانیشدا هەیە ئەنجامێکی زۆر خراپ نییە ئەنجامێکی دڵخۆشکەرەوە لەوە دەچێت کە تورکیا بەو سەخامگیریەی کە هەیەی شەمسێکی زیاتری هەبێ بەتایبەتی دەوڵەتی تورکیا و بەڕێز ئەردۆغان شەمسێکی زیاتریان پێدراوە کە بتوان کێشەکەیان چارەسەر بکەنەوە ئەو ئاشتیەی کە دەستی پێکردووە ئەو ئاشتیە بگاتە ئەنجامێکی دڵخوازی گەلان و بەتایبەتی گەلی کورد لە باکووری کوردستان بەڵێ زۆر سپاسان دەکەم بەڕێز پشکۆ شەمسی شارەزای حقوق لە سویسرا کە ئێستا لە دیاربەکر بوون و چاودێری هەڵبژاردنەکانی شارەوانی تورکیاتان دەکرد دەگەڵماندا بووی بە ڕێگای سکایپ زۆر سپاس دەکەم و هەروەها هیوا گوڵ محەممەدی ڕۆژنامەوان و چاودێری سیاسی لە سوێد لەگەڵماندای سپاس دەکەم و هەروەها سپاسی بەڕێز فەیسەل سەری یاڵدز ئەندامی پەرلەمانی تورکیا لە لیستی بەدەپە دەکەین کە چەند جار هەوڵماندا بەڵام پەیوەندەکان دروست نەبوون و پەیامنێرمان خەدیجان فارقین بۆ بەشداری سپاسیان دەکەم و ئەلبەتە سپاسی بێپایان ئێوە جۆگرانی بەڕێز